نیشانەیەکی بەرچاوی کرانەوەی کۆمەڵگاکان دەستەبەرکردنی مافەکانی ژنانە و لە بەهای مرۆڤایەتیدا یەکسانیانە بە پیاو. ئەگەر هۆکاری دەرکەوتنی ژن لە چالاکیە ئابووری و سیاسەکانی خۆرئاوادا هۆکارەکەی شۆڕشی پیشەسازی و جەنگ و بۆشایی هێزی کاربوو بێت لە خۆرهەڵاتی ئیسلامیدا پەیوەندی بە بیر و باوەڕ و دەقائینیەکانەوە هەیە. دەبێ گرنگی پێدان و گەشەی لەم سەردەمەدا لەسەر هەمان بنەما بچەسپێت. ئەوروپا لە دوای شۆڕشی پیشەسازی و گوزەر لە قۆناغی کۆلۆنیاڵی بۆ سەردەمی پیشەسازی و سەرمایەداری پێویستێکی زۆری بەهێزی کار هەبوو. بۆ پڕکردنەوەی ئەو خواستەش تەنیا چارە لەوەدا بوو کە سوود لە هێزی ژن وەربگرێت. لەلایەک وەڵامدەرەوەی پێداویستی قۆناغەکە بوو، لەلایەکی تریش کرێی ژنان لەو قۆناغەدا زۆر کەمتر بوو لە کرێی پیاوان. هەر ئەوەش بووە هۆکاری ڕاپەڕینی ژنان بۆ دەستەبەرکردنی مافەکانیان. هەر ئەوەندە بەسە بوترێت 8 مارس ڕۆژێکی خوێناوی بوو بۆ داخوازی مافەکانی ئەو چینە گرنگەی مرۆڤایەتی. بەڵام بە پێچەوانەوە لە ناو شارستانیەتی ئیسلامیدا مافی ژنان بەشێکە لە دەقە پیرۆزەکانی قورئان و سوننەت و بووەتە بنەمای شەریعەتی ئیسلامی. بەڵام پێشکەوتن و دواکەوتنی کۆمەڵگاکان هۆکاری سەرەکی بووە لە گەشەنەکردنی ئەو مافە خواییەدا. دەقەکانی قورئان بۆ کار و چالاکی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی ژنان لە ناو کۆمەڵگەدا ڕوون و یەکلاکەرەوەن. بۆ نمونە قورئان لەبارەی هاوشانی ژن و پیاوەوە بۆ هاوکاری و فەرمان بە چاکە و ڕێگری لە خراپە کە بنەمای ئیدارەی کۆمەڵگاکانە دەفەرمێت: المؤمنون والمؤمنات بعضهم أولياء بعض يأمرون بالمعروف وينهون عن المنكر. لەبارەی چالاکی ئابووریەوە پیاو چۆن خاوەنی دەستکەوت و داهاتی خۆیەتی، بە هەمان شێوەش ژن خاوەنی ئەو مافەیە. لە قورئاندا بەڕوونی جەختی لەسەر کراوەتەوە: للرجال نصيب مما اكتسبوا وللنساء نصيب مما اكتسبن. تەنانەت مەسەلەی پۆشاک و باڵاپۆشی کە هەندێ ناوەندی پەڕگێری ئەلمانی دژایەتی دەکەن پەیوەندی بە چالاکیە هەمەلایەنەکانی ژنەوە هەیە لە دەرەوەی ماڵەوە و لە ناو کۆمەڵگەدا. ئەوەش تەنیا لە پێناوی پاراستنی بەهابەرزەکانی تاک و کۆمەڵی موسڵماندایە. کۆمەڵگە بەبێ چالاکی ژن نەک بەرەو پێشەوە ناچێت، بەڵکو زۆریش پاشەکشە دەکات. بەڵام لە بەرچاوگرتنی تایبەتمەندی ژن پەیوەندی بە زانستی پێکاتەی جەستەوە هەیە کە ئەمڕۆ لە هەموو جیهاندا ئەو تایبەتمەندیانە لە بەرچاو دەگیرێت. بەڵام بوونی ژن لە زۆرێک لە وڵاتانی جیهاندا کە ئەزموونی سەرکەوتوانیان پێشکەش کردووە، چونکە ژن لە هەر پۆستێکدا کار بکات گیانی لێبوردەیی و ئاشتی خوازی دەچەسپێنێت. بەپێی راپۆرتە زانستیەکانی کارگێڕیش ئەو ڕەگەزە زۆر شێلگیرە لە جێبەجێکردنی ئەرکەکانیدا. ئەوەی گرنگە ئەمڕۆ ژن پێویستی بە هۆشیاری و پێشکەوتن هەیە بۆ ئەوەی بتوانێت بە ئەرکەکانی هەستێت، چونکە بەتەنیا کۆتا بەس نییە بۆ گەیشتن بە مافەکانی. ئەو لە بەهای مرۆڤایەتیدا یەکسانە بە ڕەگەزی پیاو، بۆیە دەبێ بە شێوەیەک ئامادە و پەروەردە بکرێت هەردوو ڕەگەز لەبەر پێویستی بوونی لە پۆستەکاندا هەڵی بژێرن و کاری پێوەستکردن. هەر بۆیە بەرنامەی هەڵبژاردننی لیستی کۆمەڵی دادگەری کوردستان جەخت دەکاتەوە لەسەر کاراکردنی ڕۆڵی ژن و ڕەخساندنی دەرفەت بۆی تا بتوانێت ئەرک و ڕۆڵی کارای خۆی لە کۆمەڵگەدا ببینێت.